من محەممەد سعشکاک خاوەنی قاوەخانەیەکم لە شاری هەولێر ماوەی 4 ساڵە بە بەردەوامی لە شاری هەولێر ئەو کارە دەکەین نزیکەی 8 هەتا 9 گەنجێک لەگەڵم کار دەکەن ڕۆژانە قاوەی جۆرا زۆر پێشکەشی کڕیارەکانمان دەکەین جەوێکی و کەشێکی خۆشی کراوەمان هەیە لێرە ڕۆژانە گەنجێکی زۆر ڕوومان تێ دەکەن چین و توێژەکان جیاجیان بەڵام زۆربەی زۆری ئەوانەی کە لێرە دادەنیشن زیاتر گەنجن جگە لە گەنجانیش زۆر جار خێزانی گەورە مەسەلەن لە باوک و دایک و منداڵەکان یان کەسایەتیەکان زۆربەی کاتەکانیان لێرە بەسەر دەبن زۆر جاری هەبوو کەسایەتی حکومی و حزبیەکان کە میوانێکی دەرەوەی وڵاتیان دێتن بە حکومیەوەی کەشەکەی ئێرە کەشێکی کراوە و دڵگیر و تقریبا نیوە میلی و ڕەسەنایەتی پێوە دیارە میوانەکانیان دێنە ئێرە بەگشتی شوێنێکی هەمە زۆرە بەڵام گەنج زیاتر ڕووی تێدەکەن ئێمە لە ماوەی ئەو 3-4 ساڵە کۆمەڵێک یادگاری شیرینمان لێرە هەیە کە وەکو کافەیەکەمان لە یادی ناکەین بۆ نمونە بەڵێ بە بەردەوامی ئاهەنگی ڕۆژی لەدایکبوون دەکرێتن پێشماوەیەک کوڕ و کچێک بە جلی بووکوزاوایەتیات لێرە گوتیان حەز دەکەین لێرە ڕەسم بگرین ئێمە دوای ئەوەی کە ڕێمان پێدان و شوێنمان بۆیان کردەوە ڕسمەکانیان کرد دوای پرسیاری هۆکاری ئەومان لێ کرد وتمان چۆنە ئێرەتان هەڵبژار بۆی ڕسمی دەبگرن دیار و پێش 3 ساڵ هەل لێرە یەکتریان ناسی و یەکەم جوانیان لێرە بووە دوای ئاهەنگی هاوسەرگیریەکان هێنا لێرە بۆ ڕسمگرتن و ئێمە نزیکەی 50 جۆری قاوەی سارد و گەرمان هەیە کۆمەڵێک قاوە هەیە ستانداردە لە هەموو جیهان هەر ئەو قاوانەیە قاوە جیهانیەکان وەکو ئێسپرێسۆ و کاپەچینۆ و لاتی ئەوانەمان هەیە قاوەی قەزوان ئێمە لێرە ناومان ناوە قاوەی کوردیمان هەیە و هەروەها هەموو جۆرەکانی قاوەمان بە ساردی هەیە قاوەی ساردمان هەیە و جگە لەوەش هەموو جۆرە خواردنەوەیکی فرێشمان هەیە لەگەڵ ئەوەش چەند خواردنەوەیکی تایبەت بە کافەیەکی خۆمان هەیە خۆمان دروستمان کردووە ینی پێکاتەکەی لێرە دەیفرۆشین بەداخەوە هەموو ئەو شتانەی ئێمە لێرە ئامادەی دەکەین لە دەرەوەی وڵات دێتن بە تایبەت وڵاتی تورکیا بۆ نمونە قاوەی قەزوان خۆی قاوەیەکی کوردیە هەر لە بنەڕەتدا هەتا ئەو قەزوانەی کە بۆ دروستکردنی قاوەکەش بەکاردێتن لە شارەکانی کوردستان جالا لە باشووریان لە باکووری کوردستان و دەچێتە کارگەکانی وڵاتی تورکیا لەوێ بەرهەم دێت و دێت بە حکمی ئەوەی لێرە هەتا ئێستا هیچ کارگەیەک نییە بۆ دروستکردنی یان هاڕینی ئەو جۆرە قاوانە بەداخۆ لێرەوە دەڕوات و دێتەوە ئێرە دیسان کولفەیەکی زۆری تێدەچێتن تا دێتەوە ئێرە ئەگەر ئەو کەشە ئارامە نەبێتن چکە ئێمە ئەگەر کافەیەکەی ئێمە بینی تا نزیکە و 12 و یەکی شەو خێزان لی دانیشتووە ئافرەت بەتەنیا کچەکان بەتەنیا بۆ خۆیان دێنە دەرەوە بە گروپ ئەو ئارامیە وای کردووە کە بتوانن بەو سیقەیەوە بتوانن بێنە دەرەوە کەس ڕێگەیان لێ ناگرێتن یان خوا نەخواستە هیچ کردارێکی توند ئاژۆیان تیرۆریستی ڕوو ناداتن دەنگدانی ئەو جارە زۆر جیاوازە لە دەنگدانەکانی کە لەبەر ئەوەی هەم لەسەر مستەوای عێراق ئەم دەنگدانە بۆ پەرلەمانی کوردستانی دەکرێت هەموو گلەیەکانمان هەڵگرین بۆ هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان بەڵام هەڵبژاردننی ئەم جارە دیاریکردنی سەنجی کووردە لە عێراق هەتا کورد سەنجی زیاتر بێ هەتا کورد یەک دەستور و یەک ماڵتر بێ لە بەغدا تەسەوڕ دەکەین کەشەکەی ئێرە زۆر بەرەو باشتر بڕاتن هەموو ئەو هێرشانی کە دەکرێتە سەر کوردستانیش ڕاستە هێرشێکی تیرۆریستیە بەڵام هەمویان لاینەکی سیاسیشی لەگەڵە ئەگەر کورد بە سنجینی ئەگەر کورد بە هێزەوە لە بەغدا بێتن بێگومان دەتوانێت ڕێگری لە هەموو ئەو هێرشە ترسنەوەکانەش کرا کە دەکرێتە سەر کوردستان و دەتوانێت باشتر پارێزگاری لە قوت و مافی هاوڵاتیانی کورد بکاتن چونکە بەڕاستی ئەوەش بەشێکی زۆر گرنگی کارەکەی ئێمەیە کە زۆر پەیوەندی بە کارەکەی ئێمەیە تا داهاتی خەڵک باشتر بێت تا موچەی خەڵک لە بەغداوە بێت تا ئارامی سیاسی لە نێوان هەولێر و بەغدا بێ خەڵکەکەش لە ڕووی دەرونیەوە
زیاتر دێتە دەرەوە دەتوانێت کاتەکانی بەسەر بەیان پارەکانی سەر بکاتە. کەم تا زۆر هەمومان گلەیمان هەیە هەر تەبیعەتی گەنج وایە بە هەموو شتێک ڕازی نییە بەڵام دەنگدان جگەلەوەی مافی هەر کەسێک کە دەبێندا پێم وایە ئەرکێکی گەورەشە لەسەرشانی مەسئولیاتێکی گەورەیە لەسەرشانی چکە ئێمە هەمومان هەر گلەیی دەکەین بەڵام لە بەرامبەر ئەو گلەیەش دەبێ بە هەمومان بڕۆین ئەو ئایندەیە دروستکەین کە ئێمە دەمانەوێتن. من كناوم غازي عثمانة تقريبا دوا صار توان مالي لسناعين رئيس بيشفا يشي زملي رونش تكين فلترات رونوش تاني خداي لا دبي ديتن بزوري للصين ديتن او ديانه ديتن برمينا خوش هيك ريسايكل لكن ورونا كي بيس عين خاين دكن شنو ماده هي بيدا شنو عين هي دير شيء عين ديتو بازاري زايدون بريا لهم ولاتا كان هردي لهولندا دي لألمانيا دي لدبي تصنعوا عقدتن لإيران حتى ديتن للصين ديت لوزيان ديتن روندي لهم زيك هرديتن ناو خوش مان هي مثلا اس ان هي فول سنتنتيك هي انواعي هي اس ان 4 هي زوري هي انواع بي درزكان دغوري درزكان شي مثلا انواع قياسيه سعر وقياس شغل دبيتن او مرغوبه كم استخاص سعركاني كمواصفات امريكيه ديتن سعركان هموي دبي كواليتي برز بيوروني كتيكي اغنا هموي دس بين دنج دردين دجي بطلوشتي ديتن بكل شنايات دبي لا قياس السكان تيكي كصفر بيستا زۆر ضروراتاوەی دەتانی زۆر لە سەبڕۆی کە ڕوونی باش تێکرد مقاومەی گەرمیەکەی زیاتر دەکا ئەو ئەگەویت کەبی مەسەرن بێ فلاش بێ ئەوانە تێکە احتیمال لە مشکل لە مەچینە لۆ دروست بیتن بەخوای کە کۆنترۆل ناکری ئەوە دەمێت تۆ سەر زەمیری ئەو شخصەی کە ڕوونەکەی دەکری و خەڵکی دەگۆڕێ کوالتی ڕوونی بەرزێ نزمیشی عسب بۆ مشتریە بەسەندەی ڕوونەکەم بدێ کەم لە سەبڕۆم پارەکەشی کەم بی قیمەتی کەم بی ئەگەنا خراپە ڕوونە هەموو دەبتە نامشنێتە قۆڕقڕای پیا دەکاتن مشکلێ لە دروست دەبی مەشنەکەی جام دەکاتن باشترین ڕوون کە مواصفات ئەڵمانی بیە تا 15 کیلۆمەتر لە سەبڕوە بەس لێرە بە کوالتی بەنزینەکەی دەیکوژی ناتوانێت ئەوەندە لە سەبڕۆی تا 5 احتیاجی ئەو ڕوونە باشەکان لێرە تا 5 زیاتر نەڕوا خەڵک لەسەری باشتر فلتر وەزیفەی ئەوەیە ئەو تەسفی ڕوونەکەی دەکات ئەو پیسای لە خۆی خڕ دەکات و دوای ئەو فتر دەگۆڕی لێ ناگەڕێ نامەچنێت پیس بی بەس کە ڕوون پیس بوو فتر دەور نابری لەو حاڵەتی مشکلەیە ڕوونی گێڕی لە 6,000 کیلۆمەتر تا 50,000 کیلۆمەتر جارێک دەیگۆڕی ئەمە فێر بووینە بەس ڕوونی سارە دەگۆڕین هەموو ڕوونەکان دەی بگۆڕدرێ هاتا ڕوونی ستاپ هادوولکی سوکانیە ڕوونی مچینێ بەس ئەوان دەبی هەم بگۆڕدرێ فەرقی چییە دەبی بگۆڕ ناو بیگۆڕ ئەوە ستۆک دەبی ڕوونە هیچ فەرقی نییە دەبینی ئەو ڕوونە کوالیتی بە نزمە کەم دەکا مەچنێ تاوانی ڕوونەکە کەم دەکات دەی ناو فعسکە ڕوونێ بزانە لۆ کەمی کردیا بیگۆڕتەوە ڕوونێ بزانە ڕوونەکە خراپە ڕوونەشکە تێکە دام لە خەڵکی هەموو کوردستانەیە کە بەشداری لەو هەڵبژاردنەی بکەن شتێکی پێویستە بەڕاستی پێویستە بەشداری بکەیەوە دەنگمان لەوێ زیاتر بی ئەوی زیاتر بکەین یان هەڵویستمان زیاتر شتمان زیاتر بی داواکاریمە لەوێ زیاتر بی داوا لە خەڵکی کوردستان دەکەم کە بیکەن یعنی بەشداری بکەن